ئەی ئەو کەسێک کە توانات هەیە، دەوڵەمەندی، حاڵت باشە، بۆ هەموو شتێک پارەت هەیە، بۆ قوربانی ناکەی؟ بۆ ڕەزیلی دەکەیت، شروکی دەکەیت لە قوربانیدا؟ باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵەوەدا فەقیر و هەژار بوو، دەستی کورت بوو، جارێ بە 3 ڕۆژ لە ماڵێنە نانێک نەبوو بیخۆن، بۆ قوربانی واز لێ نەهێنا. تۆ دەتەوێت فێڵ لە خوا بکەی؟ وا دەزانی خۆت بە شوێنکەوتی پێغەمبەری خوا دەزانی صلی الله علیه وسلم، خۆت بە شوێنکەوتی ئیبراهیم پێغەمبەر دەزانی صلی الله علیه وسلم. لە کاتێکە ئەوان ئیبراهیم ئامادە بوو سەلامی خوای لەسەر بێ، کوڕی خۆی لە پێناوخوادا سەر بڕێ. محەممەد صلی الله علیه وسلم بەو دەستکورتیەوە بەرانی دەکردە قوربانی، بەڵام تۆ جەنابت دەڵێی ساڵی 70کان و 80کان کردم. وا دەزانی ئاوا بەم شێوەیە، بەم فێڵکردن و بەم ئیمان ضعیفیە، بەم دۆڕاویە ئەتەوێت لە ڕۆژی قیامەتە لەگەڵ ئیبراهیمە بی سەلامی خوای لەسەر بێ. لە کاتێکە ئەو چی کردو تۆ پێچەوانەکەی دەکەی؟ نابێت. توانات هەیە بیکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح جامع سەغیرە فەرمووی هەر کەسێک توانای هەبوو قوربانی بکات، قوربانیشی نەکرد، نوێژی جەژن نێ بۆ ناو مسلمانان نوێژی جەژن بکات. ئەمە هەڕەشەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ڕاستەکەی خلافی تایە قوربانی واجبە یا سونەتە، بەڵام هەڕەشەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕوون و ئاشکرایە. ئەوەی توانای هەیە و قوربانی ناکات نێت لەگەڵ ئێمەدا نوێژی جەژن بکات، نزیکی ئێمە نەکەوێ. فلا يقربن مصلانا، نزیکی شوێنی نوێژی ئێمە نەکەوێ لە جەژندا. دەی توانات هەیە بیکە. والله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕبعێ نیو ڕبعی تۆی نەبوو قوربانی دەکرد.